قسە و باسەکەم لەسەر دیوانی یەکێک لە شاعرە مەزنەکانی کورد کە ئەویش بێگومان شێرکۆ بێکەسە وە کۆزانین زۆرێک لە بەرهەمەکانی شێرکۆ بێکەس وەرگێڕاونەتە سەر زمانە زیندوەکانی جیهان و توانراوە کە بەتەواوی بەشێک لە دیوانەکانی یەخود زۆرینەی شیعرەکانیشی لە ئێستاە بە زمانە بیانیەکان بێگومان کاری لەسەر بکرێت بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵیە لە ئێستاە نوێترین کار لەسەر یەکێک لە ڕۆمانە هەرە جوان و دیارەکانی شێرکۆ بێکەس کە ئەویش لەژێر ناونیشانی ئێستا کچێک نیشتیمانمە بکرێتە سەر زاراوەی کرمانجی ژوورو بە خۆشحاڵیەوە بڵین ئەم کتێبای خود بڵین ئەم دیوانە کە لە ئێستا بە کرمانجی ژوورو بەردەستە بەڕاستیمێکی تایبەتی بۆڕێک ئەخرێت و گفتوگۆی تایبەتی لە بارەوا کرد و بێگومان واژووکردنی کتێبەکە و گفتوگۆکردنەکەش لە چەند ڕۆژی ئایندەیە لەلایەن ئەو کەسێک کە ئەو بڵێن کتێبەکەی وەرگێڕاوەکە یەکێکە لە وەرگێڕە هەرە دیارەکان بێگومان کاری لەسەر کردووە و لەلایەنێک لە چاپخانە هەرە دیارەکانی شەو بێگومان چاپەکرێت و ئەو کەسەش کە وەریگەڕاوەتە سەر زمانی بڵین کرمانجی ژوور و زۆر بەڕێز مەسعود زیلانە. ڕۆژی دووشەممە لە یەکێتی نووسەرانی کورد لە قسلێمانی لە درێژێت کۆڕە سەنگینەکانیدا مەراسیمێک بۆ واژووکردن و گفتوگۆکردن سەبارەت بە دیوانی ئێستا کچێک نیشتیمانمە شاعری گەورە شێرکۆ بێکەس ڕێگەخات کە بەڕێز مەسعود زیلان ئەم دیوانەی کردووە بە کرمانجی ژوور و دەستگای دۆست چاپ و بڵاویەکاتەوە.